کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق هۆشداری دەدات بەوانەی تا ئێستا کارتی دەنگدانیان وەرنەگرتووەتەوە، دەڵێت تەنها یەک ڕۆژ ماوە بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان و دوای ئەم وادەیە سەرجەم کارتەکان دەگەڕێنەوە بەغدا. بەپێی ئامارەکان تا ئێستا لە سەرجەم پارێزگاکان 112,000 کەس کارتی بایۆمەتری لە ئۆفیسەکان ماوە و وەری نەگرتووەتەوە. بەیانی تاوەکو دوای دەوامی فەرمی ئاخر ڕۆژی تەوزیعی کارتی بایۆمەتریە، بۆ لێرەوە بە خەڵکی هەرێم ڕادەگەێنم ئەو کەسەی تا ئێستا کارتی بایۆمەتری وەرنەگرتووەتەوە تاوەکو بەیانی دوای دەوامی فەرمی کارتەکان تەوزیع دەکرێن. نزیکەی تاکو ئێستا 112,000 کارتی بایۆمەتری لە ئۆفیسەکانی هەولێر دۆک سلێمانی ماوەتەوە و هەروەها لە هەولێر 27,000 کارتی بایۆمەتری ماوەتەوە، لە سلێمانی 73,000 کارتی بایۆمەتری ماوەتەوە و هەروەها لە دۆک 12,000 کارتی بایۆمەتری ماوەتەوە. بۆیە ئێمە وەکو کۆمیسیۆن ئامادەکاریەکانمان هەموو تەواو کردووە و بەیانی کارتەکان هەموو سەحب دەکرێنەوە. ئەوانەی کە کارتەکەی وەرنەگرێتەوە تاوەکو بەیانی کارتەکان هەمووی دەگەڕێنرێنەوە بەغدایە. ئەم کارتانێک کە ماون خەڵک ئیتر ناتوانانی دەنجی پێ بداتن. ئەوانەی پێناسی دەنگدانیان پێ نەبێت ناتوانن بەشداری دەنگدان بکەن، بۆیە سبەی دواوادەیە. کۆمەڵی دادگەریش داوا لە هاوڵاتیان دەکات پێناسەکانیان وەربگرنەوە و بچن بەدەم داوای کۆمیسیۆنەوە. کارتی بایۆمەتری دەنگدان ئەو بەڵگەنامەیە کە دەنگدەر دەتوانێت تەنیا بە هەبوونی کارتی دەنگدان بەشداری لە پرۆسەی دەنگدان بکە. بۆیە زەرورە هەر هاوڵاتیەک تاوەکو ئێستا نەچووە کارتەکەی وەربگرێتەوە. ئەمڕۆ بە بەیانی شتا کۆتایی دەوام کە کاژمێر سێی پاشنیوەڕۆیە ئەتوانێت سەردانی بنکەکانی دەنگدان بکە بۆ ئەوەی کارتەکەی وەربگرێتەوە ڕۆژی 20 مانگ بتوانێت دەنگەکەی خۆی بدا. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان چەندین جار بانگەوازمان لە خەڵکی کردووە، خەڵکی زەرورە بڕۆن دەنگە کارتەکانیان وەربگرنەوە بەشداری دەنگدان بکەن، سزای ئەو لایەنانە بدەن کە کوردستانیان بە ئەمڕۆ گەیان غەرقی گەندەڵی و نائەدالەتی و نەبوونی شەفافیت و هەروەها خەڵکیان تووشی چەندین قەیران کرد. بۆیە لە ئێسش ئێمە لە کۆمەڵی دادگەری کوردستان بانگەوازی خەڵکی هەرێمی کوردستانەکەین هەرچی زۆر بڕن کارتەکەیان وەربگرنەوە. پێشتر کۆمیسیۆن پەیوەندی بە دەنگدەرانەوە دەکرد بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان، بەڵام ئێستا لەبەر سەرقاڵیان ناتوانن هیچ هاوڵاتیەک ئاگادار بکەنەوە. بۆیە لە ڕێگەی پەیامەوە داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەن تا سبەی کاژمێر سێ بچنە بنکەکانی دەنگدان و کارتەکانیان وەربگرنەوە تا لە مافی دەنگدان بێبەش نەبن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.